ئەم بەیانە دکتۆر هەردی سیوارم لەگەڵە کە پسپۆری نەخۆشیەکانی قورگ و جۆلوتە باسی ئەنفلۆنزاکەین باسی ئەم پەتاوەرزیانەکەین کە ئێستا بڵاوە نیشانەکانی چین و چۆن چارەسەرۆر بگیرێ یاخود ئایا ئەسڵەن پێویستەکە هەر چارەسەرۆرگوێیە تەنها بە پشومانەوە لە ماڵەوە حاڵەتەکە بەرەو باشێت چێ دکتۆر بەخێر بێت و بە کورتی پێناسێکی ئەنفلۆنزامان بۆ بکە. زۆر سپاس بەیانی باش. ئەنفلۆنزا نەخۆشێکی پەتای وەرزیە کە زۆرتر لە وەرزە ساردەکانە بە تایبەتی لە سەرەتای پاییز و تا ناوەڕاستی زستان یان هەنێجار لە وەرزێکی تەڕوتوشیا کە سەرمایەک هەبێت لەو کاتانەیە زیاتر بڵاوە و لە ڕێی هەناسەوە بۆ کەسی بەرامبەر گوێزرێتەوە لە ڕێی دڵۆپەکان کە ئەویش پژمە بێت بەریەکەوتن بێت یا لە کاتی قسەکردنە لە ڕێی ئەو دڵۆپە ئاوانە و هەروەها لە ڕێگەی هەناسەوە بۆ کەسی بەرامبەر کاتێکە دووری نێوانیان لە 2 مەتر کەمتر بێت ئەگونجێت کەسی بەرامبەر بیگرێت و ئەم نەخۆشیە ڤایرۆسیە زیاد لە 200 ڤایرۆس ئەم نەخۆشیە لە شێوەی ئەنفلۆنزایە بە بەرامبەر ئەگەیەنێت کە کۆمەڵێکن وەکو ڕاینۆڤایرەس، ئەدینۆڤایرەس، ئینتیرۆڤایرەس، ئینفلۆنزا و پاراینفلۆنزا و تا دوایی و منزمنیها کۆرۆنا ڤایرەس لە سایە 5 بۆ 16 خەڵک بەعام و لە گەورەیە 2 بۆ 3 جارە گونجێ لە ساڵێکا بیگرێت لە مناڵە زیاتر و لە کەسی بەتەمەنا زیاتر زۆرتر لە مناڵە لە بینی 5 بۆ 10 جار لەواچێ بیگرێت بەڵام کەمترینیان کەمتر لە سەیا 5 بۆ لە سەیا 2 ئەمانە ئەبن بە شێوەیەکی بەکتریایی واتە زۆربیان بە ڤایرۆسێکە کە دەورەی خۆی تەواو کرد پێویست بە عیلاج ناکات و چاکەبێت. هەرێکە زەڵێ سەرمان بووە سەرمابوون بێتەوە ئەنفلۆنزای خۆت چ نیشانەیەک دروستە بێت لە سەرمابوون ئاگەرێکەوەکی ساردی بە سەرمابوونەکەش هیچ پێناسەیەکی ترە لە ئەنفلۆنزا یاخود پەتا ئەمیش هەروەکو پەتا سەیرەکرێت سەرمابوونەکە ناوە عامەکەی یان ناوە ئەو ناوەیە کە زیاتر لە ناو خەڵکا بڵاوە کۆمەڵکۆڵ نیشانەکانی زۆرتر تایەکی کەم ئاوی لووت ئاوێکی ڕوون لە لوتیەت هەستکردن بە لووت ژیران هەنێجار ئەو ئاوە ڕوونە ئەگۆڕێت لە هەر لە دەورەی ڤایرۆسەکە ئەگونجێت یاخود ئەگەر ببێ بە هەوکردنێکی بەکتریایی ئەگونجێت ببێ بە ئاوێکی زەرد یاخود سەوز لە پشتی لوتەوە بێتە خوارەوە هەر لە لوت لە پێشەوە بێتە خوارەوە و ئازاری ناوچەوان و جووبەکان لەشدا هێزران ئەم حاڵەتانە بۆ دروستەکەواتە سەرمابوونی ژەر ڤایرۆس تووشە ئەمەکەی بەڵێ هەر سەرمابوونی پێوترێت یا پەتای پێوترێت بەڵام هەر ڤایرۆسە زۆر لێکەوە نزیکن بەڵێ باشە دکتۆر ئێمە گرفتی ئەومان هەیە کە ئێستا بەشێکی زۆری خەڵک تووشی ئەم ئەنفلۆنزایە بووە و نیشانەکانیان بە قورسی گرتووە چی بکەم بەڕای تۆ ئەوانەی کە چ نیشانێکیان هەیە لە ماڵەوە بن ئەوانەی کە چ نیشانێکی دیکەیان هەیە بچن لای پزیشک وەگوتمان نیشانەکانی پەتای وەرزی کۆمەڵک نیشانەیەکە هەر کەسێک لە ئێمە ئاشنایە پێی وەکو تەڕی لووت تایەکی کەم لەشدا هێزران کۆکە پژمە کە ئەم حاڵەتانی بۆ بێت ئەمە یان سەرمابوون یان ئەگەر زۆر مایەوە لە بینی 7 بۆ 10 ڕۆژە ئەم تایە لە 38 کەمتر بوو پێوترێت ئەمە پەتایە وەکو پەتایەک تۆ تعاملی لەگەڵاکەیت زۆربەیان بە ئازاری هەیە لەشی ئازاری هەیە یا تای هەیە عیلاجێکی تاو ئازار وەرەگرێت لوتی تەڕووە قەترێکی لوت لە شێوەی ئاو خۆیان وەرەگرێت یان لوت جیرانێکی زۆری هەیە توانێت ئەلەرمینێک لۆرتینێک وەرگێت ئەمانە زۆربیان کەم عیلاجانە پێی ئاشنان و ئۆڤەر دە کاونتەر درەگی پێوتێت و عیلاجانە کە زۆربەی سەیدەلەکانە بەردەستن وەرێگرێت بەڵام ئەگەر زیاتر مایەوە واتە لە دەورەی ڤایرۆسەکە زیاتر 7 بۆ 10 ڕۆژ یان 14 ڕۆژ زیاتر مایەوە و نیشانەکان گۆڕا هەناسە توندی یا خیزەی سنگی زۆری لەگەڵا بوو یان لەشدا هێزرانێکی زۆری لەگەڵا بوو ڕشانەوە و دڵتێگەڵاتنێکی بەردەوامی لەگەڵا بوو سوکشونی لەگەڵا بوو ئەمانە تۆ بیر لە نەخۆشی ترەکەیتەوە ئەمانە زۆرتر پێویستە کابچێتە لای دکتۆر یا ببینی لە ماڵەوە چی بکرێت باش لە ماڵەوە وەکوتمان زۆرتر نێڵی نەخۆشەکە وشک بێتەوە ئاوێکی زۆر بخوات ئیسراحەتێکی باشی بۆ بکات پشوویەک وەرگێت ئەو دەرمانانەی کە هەیە لە شەوەی پاراستۆڵ یان پرۆڤینێک عیلاجێکی ئازار بێت ئاوخۆیەک بۆ لوتی غەرغەرەی ئاوخۆ بە قورگی بکات زیاتر بمێنێتەوە میوەکان بخوات
سەوزە بخوات ئەو شتانە تا پشوو بدات. پشوو بدات بەڵێ. دکتۆر زۆربەی کەس سەڵێەوە هەستەکەم لەوزەتێنەکەمە یا هەستەکەم قورمە بە فعلیان ئینفلۆنزا ئەکسەرە بێتە هۆی هەوکردنی لەوزەتێنەکان یاخود ئەمە شتێکە بە هەڵە لە ناو خەڵکا ڕۆشتووە. نیشانەکانی لەوزەتێن زۆر جیاوازن لە نیشانەکانی پەتای وەرزی. پەتای وەرزی وەگوتمان جیا ئەکرێتەوە، ینی زۆر ئاسانە جیاکردنەوەی کە ئاوێکی ڕوون لە لوتی و پژمە تایەکی کەم، بەڵام زۆر لەوزەتێن دەخۆشەکە لە قورگا هەستی پێکات کە ئەویش خۆی بنێتە لەوەی قوڕکتوندیە و هەوکردنێکی قورگا کە خواردنی پێ ناخورێت تاکەی بەرزترە بۆ لەبەرەوەی ئەم سەبەبەکانی لەوزەتێن زۆربیان گونجێت بەکتریایی بێت. ئەوش ڤایرۆسی هەر هەیە بۆ لەوزەتێنەکانیش، بەڵام بەکتریاکان زۆرتر ناسراون بۆ لەوزەتێنەکان ئەوەیە کە زۆرتر خواردنی پێ خود ناچێ یان قوڕکتوندی لەگەڵایە بۆنێکی دەمی ناخۆشە لەبەرەوەی تایەکی جیاوازترە لەو تایەکە زیاتر ئەمێنێتەوە و ئەگەر ئەمانە لە هەر حاڵەتێکیانە ئەگەر نەخۆشەکە بە گومان بوو یا دایک و باوکەکە بۆ مناڵەکە بە گومان بوو باشتر وایە پزیشک ببینێت کە پزیشک فەحسی لەوزەتێنەکانی کات هەرەوە نیە کە لەوزەتێنەکانی گەورە بێت بەڵکو سووربوونەوە بەڵکو بوونی زەردی و یاخود بەڵخێک لەسەر یا چینێک لەسەر لەوزەتێنەکان و کۆمەڵێک نیشانەی تری وەکو گەورەبوونی لیمفەگریەکان گەورەبوونی و مەسەلەن ئەندامەکانی تر وەکو هەنێک لە حاڵەتەکانی تری لەش ئەمە نیشانەکانی تری دوت ئەمە ئەتوانێت بڵێن لەوزەتێنەکانە ئەگەر نانەخێر. دکتۆر لە کەسێکا کە تووشی ئەم نیشانانەی پەتایی وەرزی و ئەنفلۆنزا بێت لە 100 کەس ئەگەر حسابێکی چەندی پێویستی بە دەرمانی دژە هەوکردن یاخود دەرمانی دژە بەکتریا ئەنتیبایۆتیک لە سەیان نیو بۆ دوی ئەمانە لە 100 کەس دوو کەس ئەمە ئەگۆڕێت بۆ بەکتریایی بەڵێ هەنی حوت بۆ 10 ڕۆژ نەخۆشەکە بێت دەورەی ڤایرۆسەکە تاو بێت و چاک بێتەوە وەکو وتمان ئەو دەرمانانە ئەتوانێت وەرگێت کە شتی بەسیتن و زۆرتر پشوو با لە ماڵەوە و ئەو زۆر بخواتەوە بەڵام ئەگونجێت لە سەیان نیو بۆ لە سا ینی مەسەلەن کاڵی نیو بۆ دوو ینی باڵی یەک کەس بۆ دوو کەس ئەگونجێت بگۆڕێت بۆ هەوکردنێکی بەکتریایی کە ئەمەش چەند حاڵەتێکە واتە وەکو وتمان ئەو دەردراوی کە لە لوتیەت یان ئەگەڕێتەوە قورگی بگۆڕێت بۆ زەرد یا سەوس جیاواز بێت یاخود تاکەی لە 38 بۆ 38 و دانەبەزێت کۆمەڵێک فەحسیکە هەیە کە دکتۆر ئەگەر لێ بەگومان بێت بۆ یەکات و ئەو ڕێژانە بەرز بێتەوە ئەمە پێتەڵێت هەوکردنێکی بەکتریایی لە جسمیایەتی ئەگەر ئازارێکی تند لە بەشی لایەکی لوتی یان هەردوو لوتی ئازارێکی و ناوچەوانی ئازاری پێکرد ئەمە پێوترێت کە هەوکردنی جیوبەکانی گرتووە بەکتریاییە و ئەگەر نەخۆشەکە 3 ڕۆژ چاکە بێتەوە 2 ڕۆژێک چاکە بێتەوە بەڵام دواتر ئازارەکە یاخود تاکە بە شێوەیەکی قورستر لێگرێتەوە ئەمانە تۆ ینی هەر لە زمانی ئەو 10 ڕۆژەیە گومانە بۆ چێ بەکتریایی بێت ئەو کاتە پێویستەکە پزیشک ببینێ و ئەو بەپی پێویست عیلاجی بات کەواتە بە کوردی و بە وردی بڵین حاڵەتەکە ئەوەندە ئاسان نییە کە خۆت چی لە دەرمانخانەیەک یەکسەر دەرمانێکی دژە بەکتریا وەرگیت و بەکاری بێنیت نەخێت پێویست ناکە لە هەموو حاڵەتێکە تۆ وەرگری بۆ لەبەرەوەی شتێکمانە پێێتە درەگ ریزیستانس واتە تۆ ئەو دەرمانە بۆ حاڵەتێک بەکاربێنی کە تۆ پێویستت پێێتی بۆی جسمی تۆ مەناعە پەیانەکە بەرامبەر ئەو عیلاجە لە حاڵەتێکا کە تۆ ئیلتیهاباتێک لە جسم تایە ئەو عیلاجە ئیسفادەی لێ بکەیت ئەو دژە بەکتریایە ناکرێت بۆ هەموو شتێک تۆ دژە بەکتریا وەرگری چکەمە نەخۆشێکی ڤایرۆسیە وەکو پەتا باسەکەیت کەواتە کاریگەریە نەرێنیەکانی دەرمانی دژە بەکتریایی چییە لەسەر لەش ئەگەر لە حاڵەتێکی ناپێویستا بەکاربێن هەموو دەرمانەکان کاریگەری لاوەکیان هەیە لەسەر جسم دژە بەکتریاکان ئەگونجە ببێتە هۆی دڵتێکەڵاتن ڕشانەوە سکچوون ئازار ناوسگەشەیەکی زۆری بۆ کات کە خۆی لە خۆی ئەمانە ئەگەر بێتە سەر نەخۆشەکە حاڵی نەخۆشەکە خراپترە بێت و هەنێک دەرمانی تری وەکو ئەلەرمین و لۆرتین ئەیتێ کە تۆ نەخۆشەکە هەست بە گێژبوونەکات نەخۆشەکە دەمی وشکە بێتەوە زوو تینوە بێت ئەمە سەرڕای نەخۆشەکەی خۆی هاتە بەکارهێنانی دەرمانی وەکو دژە بەکتریا یان ئەنێک دەرمانی تر لەم حاڵەتەیە باری نەخۆشەکە خراپترەکات و ئەگونجێت ئازاری ناوسکی بۆ بێنێ یان ڕشانەوەی بۆ دروست کات سکچوونی بۆ دروست کات دڵتێکەڵاتێکی ئیسعاجی بۆ دروست کات کە ئەمانەش هەر لە خۆیان دەرمانان هەنێکیان هێت تامتاڵن لەبەرەوە ئیسعاجن بۆ نەخۆشەکە کاتە تۆ کە پزیشکی پسپۆر ڕێگە بە چ جۆرە دەرمانی گەیت خەڵک بەبێ پرس بتوانێت بەکاری بێنێت لە حاڵەتی ئینفلۆنزا لە حاڵەتی ئینفلۆنزا چەند عیلاجێکمان هەیە وەکو دژە ئازارەکان ئەوانەی کە بۆ حاڵەتی ئازار و تا بەکارێت وەکو تر لە شێوەی حەپا بێت شروع بێت شافا بێت کە ئەتوانی بەکاری بێت
پاراستۆڵمان هەیە پرۆڤینمان هەیە و هەنێجار ڤۆڵتارین و ئەوانەی تر دەرمانەکان ئەویش ئەگەر نەخۆشی یان زەخت وشتی بەرز دەبێت یان ڕەبۆی نەبێت توانێت ڤۆڵتارین و پرۆڤین بەکاربێنێت زۆرتر پاراستۆڵە یا پانادۆڵ هەنێجار ئەگەر لوت تونبوونی هەبوو یان قورگی هەستی کرد تون بێت ئەم شتانە ئەتوانێت ئەلەرمین یان لۆرتین و ئەوانە بەکاربێنێت قەتری ئاوخۆ هەیە خاستن بۆ مناڵ یان بۆ گەورە هەنێجار هەیە کە ئەو قەترانی ترکە بۆ ماوەی 5 بۆ 7 ڕۆژ ئەتوانێت بەکاری بێنێت ئەگەر لوتونبێکی زۆری هەبوو یان تەڕێکی لوتی زۆری هەبوو ئەمەتوانێت بەکاری بێنێت و زۆرتر غەرغەری ئاوخۆ بکات و بمێنێتەوە لە ماڵەوە میوە زۆر بخوات سەوزە زۆر بخوات و پشێکی باشی بۆ بعد ئەتوانێت یان کاری چالاکی ڕۆژانی خۆی کەم کاتەوە ئەتوانێت بەرەو باش بکردەوە میوانیش نکات و تەوخۆ ئەم لای خەڵکیش مەزە ئەوە ئەچێتە زنی خۆپارێزەکانەوە بەڵێ خاستن لە ینی ئەبێت لە حاڵەتی ئینفلۆنزا و کوتمان نەخۆشەکە لە ڕێی هەناسەوە گوێزرێتەوە باشتر وایە دووری بەرامبەری تر وەکو تۆ نەخۆشێکی ڤایرۆسی کە لە ڕێی هەناسەوە باشتر وایە دووری بەرامبەری لەگەڵ لە مەتر و نیوێک تا 2 مەتر زیاتر بێت دەستی و دەمولوتی و ئەمانەی پاک بشوات و ڕۆژانە سابوون و یان سابوونی شل ئەمانە بەکاربێنێت ئەو دەستەستڕەیان ئەو شتانی کە بەکارێنێ بۆ خۆ پاکشکردنەوەی سەری فڕی باد یاخود جوان بیشوات و اینجا بەکاری بێنێتەوە و بمێنێتەوە باشتر بەهیوای سەلامەتی بۆ مولایەک